سیاست داخلی ناوخۆی تورکیە پرسی کوردانی باکوور و ڕۆژاوای کوردستان تەوەری سەرەکی بەرنامەکەی بوون. نەجمەدین سلێمان ساڵاز ڕۆژنامەنووسێکی کوردی باکووری کوردستان بوو. لە ماوەی نێوان ساڵانی 2015 بۆ 2018 لە ڕێگەی بەرنامەی پردی وڵاتەوە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشکەش دەکرا لەگەڵ میوانەکانی گەنگەشەی چارەسەری پرسی کوردیان لە باکوور و ڕۆژاوای کوردستان دەکرد. برێزان و خۆشەویستان ئێوارتان باش بەرنامەیە پردێ وەلات دەست پێ کرد. بەشێ کوردستان و ئەلەوی ینی شی و نزیکەی 160 بەرنامەی پێشکەش کرد. نەجمەدین ساڵی 1950 لە شاری وانی باکووری کوردستان لەدایک بووە. بەهۆی سیاسەتی ئەو کاتی دەسەڵاتدارانی تورکیاوە تا تەمەنی 16 ساڵی نەیزانیوە کە بەڕەچەڵک کووردە. لە دوای ئەو تەمەنەوە تێکەڵی کاری سیاسی بووە. دوای کودەتاکەی ساڵی 1970 لە تورکیا بۆ ماوەی 7 ساڵ لە گرتوخانەکانی ئامەری باکووری کوردستان زیندانی کراوە. دوای ئازادبوونی لە زیندان پاش ماوەیەک بە نهێنی کاری سیاسی کردووە. لە بواری نووسینیشدا خاوەنی چەند کتێبێکە و لە ماوەی ژیانیدا 6 کتێبی نووسیوە و یەکێک لە کتێبەکانیشی لەسەر کارەساتی هەڵەبجەیە. جگەلەوەش فیلمێکی بەڵگەنامەیی بەناوی هەڵەبجە هیوای نەمر لەسەر کیمەبارانی هەڵەبجە بەرهەمهێناوە. ڕووداوە سیاسیەکانی باکوور ناچاریان کرد لە ساڵی 2011 ڕووبکاتە هەرێمی کوردستان و لێرە درێژە بە کاری نووسین و ڕۆژنامەوانی خۆی بدات. لە ساڵی 2014شەوە تا کۆتایی تەمەنی وەک کارمەندێک لە دەستگای میدیایی کورسات بەردەوام بووە و لە کاتی کۆچی دواییشیدا دەستگای میدیایی کورسات لە پرسەنامەیەکدا وەک پێشەشکار و کارمەندێکی دڵسۆز و خەمخۆرێکی دۆزی ڕەوای گەلی کورد ناوی بردووە. نەجمەدین سلێمان ساڵاز لە ڕۆژی 14 تشرین یەکەم لە تەمەنی 65 ساڵیدا بەهۆی نەخۆشیەوە لە سلێمانی کۆچی دوایی کرد و بڕیاریشە تەرمەکەی ببرێتەوە بۆ باکووری کوردستان و لە شاری وان و زێدی لەدایکبوونی بە خاک بسپێردرێت. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.